بەڵێ بینەرانهاشی دەماوەی چەند دەهات و ئەم دەست تەوەری خۆی دوێ بکەن تەورێمەیە ئەڤروکەژی تەورێکی ئەدەبیەتێ دە بەحث لە ژیانە نووسەرێکی بکەن هەروە ساژی ئەم دێتێدا بەحث لە وەرگێرانی ئەدەبیاتە کوردی داکەن گەلۆ گاگەهشتیە چڕادەیە لەسەرەوەی چەندێژی میێوانیمە ئەڤروکە نووسەر ڕەسوڵ سوڵتانیە کوت گەرمەدە ئامادەیە ئەس حەزکەم دەبێ ڤێری مامۆستا و گەلک بخێر هاتی کەرەم کۆ مامۆستا گەلک بخێر هاتی بژیت ما گەلک سپاس شۆنی گەلک سپاس ما پێک ڤەراپۆرت لە سەر ڤێرۆژە دڵتەزن و زەحمەت دیت کو یادا حەلەبجەیان کو کیمیاباران کرنا حەلەبجەیە و ئەمزانن ئەڤرۆژەژی دە بیرروبووچوونن نووسەرە دە بشێوەکی جواواز لێت هێدە بەحثکردن ئەڤرۆژە بوو دە چاوەیە سڵاو لە گیانی پاکی شەهیدانی هەڵەبجە و هەموو شەهیدانی کوردستانی گەورە بەو هیوای ئێمەش ڕۆژێک لە نەتەوە یەکگرتوەکان ئاڵایەکمان هەبێ کیانێکمان هەبێ و ببینە خاوەنی پشتیوانی ڕەسمی نێودەوڵەتی و جارێکی دیکە داگیرکەرانی کوردستان نەتوانن سامانی میلەتەکەمان بدەن بە چەک و چۆڵ و لەسەر خۆشمان تاقیکەنەوە و جارێکی دیکە نەکەوینەوە بەردەست درێژی و کوشتار و ڕەشەکوژی ڕندانەی داگیرکەرانی کوردستان بەو هیوایەی خەونی شەهیدانی میلەتی کورد خەونی تێکۆشەران و شۆڕژێڕانی میلەتی کورد خەونی ڕەهبەرانی میلەتی کورد وەدی بێ کارەساتی هەڵەبجە برینێکی قوڵە لەسەر دڵی میلەتی کورد و هەتا ئەو ڕۆژەی سەربەخۆیی کوردستانیش وەدی نەیە ئەو خوێنە و خوێنی هەموو شەهیدان هەروە ئەو برینە هەروە خوێنی لێ دەچۆڕێ ئەو برینە بە دڵنیاییەوە لە ئەدەبیاتی کوردیدا ڕنگدانەوەی زۆری بووە بەڵام هێشتا بە گوێرەی پێویست ئەو جۆرەی کە پێویستە نەمانتوانیوە ئێمە هەڵەبجە بکەینە هەوێنێک لە بە ئەدەبیات بە فیلمنامە بە شانۆ و بە هەموو بوارەکانی هونەر و ئەدەب کە بیکەینە دەنگێکی دیپلۆماسی لە دەرەوەی وڵات و ئێمە ئەگە سیرکەین کارەساتی ئاشوێیت یا بڵێن کارەساتی جوولەکە قڕان ئەوەی کە نازیەکان کردیان ئەوان زۆر باش توانیان بە ڕۆمان و بە فیلمی سینەمایی بە هەموو دنیا ڕابگەێنن کە زیاتر لە 5 میلیۆن کەس یا بڵین نزیک بە 6 میلیۆن کەسان لێ قڕ کراوە و هیوادارم سینەماکارانی کورد دەوڵەمەندەکانی کورد پشتی سینەماکارە باشەکان بگرن و حتا هەوڵ بدرێت لە هۆلیوودەوە کەسانی شارەزا بێنن کارەساتەکانی نێو مێژووی میلەتی کورد بکرێتە سینەما و جیهانی لێ تێبگەێنی بەڵێ ئەمە دەبینن کە بە چەندین کورتە فلم لەسەری کراوە هونەرمەندان گۆرانیان لەسەر ئەو ڕۆژە گوتووە لە هەمان کاتیشدا نووسەران زۆریان لەسەری نووسیوە بەڵام وەکو جەنابەت باس لێ دەکەین کە ئەوە ئەرکێکی زۆر قورسە لەسەر شانی هەموو هونەرمەندێک لە کوردستان ئەوەش ئەوەی دەگەیەنێ کاری وەرگێران لەو یان بڵێن لەو شتەدا هەیە دەبێت کارێک لەسەر بکرێت کە ئەو شتانەی کە نووسراون بڵێن یان هەر شارێک نووسراوە هەر پەرتووکێک نووسراوە کەسێک هەبێ وەری گەڕی بۆ زمانی دیکە عەرەبی بیتن بە تایبەت عەرەبی بیتن یان زمانێکی بیانی بیتن کە ئەو خەڵکانە بتوانن بخوێنن و لێ تێبگەن بەڵێ بەدڵنیاییەوە هەم ئەوەی کە وەرجێردرێن هەم ژێرنوو ئەگە فیلمە ژێرنۆز بکرێ ئەگەر ڕۆمانمان هەیە چیرۆکمان هەیە شیعرمان هەیە وتارمان هەیە هەمووی بە زمانی خەڵکی جیهان جا هەم بە زمانی خەڵکی ناوچەکە کە تورک و فارس و عەرەبمان لە دەورن و هەم بە زمانی گەلانی جیهان وەرجێردرێن و بڵاو بکرێنەوە کە بتوانین ئێمە دەنگی خۆمان دەنگی میلەتەکەمان دەنگی بەشخوراوی میلەتەکەمان و هاواری میلەتەکەمان لە دەستدرێژی زوڵمی داگیرکەران بگەێنینە جیهان زۆر باشە جەنابەت وەرگێران لە بڵێن وەکو پێویست نایبینێ کە دەکرێت یان لە کوردستان هەیتمان ئەوانە کە ئیشی وەرگێڕان دەکەن ئەوەندەی ئاگادار من دیارە بۆ لە شارەزای زمانی فارسیم بەشێک لەو کتێبانە بە تایبەت شیعرەکانی مامۆستا شێرکۆ بێکەس شیعرەکانی مامۆستا ڕەفیق سابیر لەتیف هەڵمەت ئەوە شیعری بەشێکی زۆری ئەو شیعرانە بەڵێ
کراونەتە فارسی بۆ زمانی فارسی نازانم چەندەیان کراوەتە عەرەبی و لە نێو ئەدەبیاتی عەرەبدا چەندە ئەوانە ڕەنگدانەوەیان بووە بەڵام لە نێو ئەدەبیاتی فارسی و لە نێو نوخبەی فارزمانی ئەدیبانی فارزدا ڕەنگدانەوەی هەبووە. زۆر باشە مامۆستا بە هەندێک زۆر باسی ئەو بابەتەمان کرد و هێشتان بەردەوام دەبێت بەڵام حەز دەکەم دەست پێکە بە بۆچوونی خۆت ڕەسوول سوڵتانی بۆم بدەیەن یاسین و بۆ بینەرانیش لەسەر هەر خۆت بدەیەن یاسین ئەمە دەتناسم بەڵێ بەس حەز دەکەم دیارە خۆناساندن بڕێک ئەستەما من هەر ئەوەندە دەتوانم بڵێم من ناوم ڕەسوولی سوڵتانیە لە لادەیەکی چۆمی مەجیدخانی نێوان بۆکان و مەهاباد لەدایک بووم ساڵی 1976 بە کالیورۆسم لە زمان و ئەدەبی فارسی هەیە پێشتر لە ڕۆژهەڵات شێعر و چیرۆک و شتم بڵاو بوو لە گۆڤار ڕۆژنامەکاندا بەڵام ساڵی 2004 کە هاتمە ئەم باوەشەی دایکی نیشتمان لەو دەمەوە تین و گوڕی کار و چالاکەکانم زیادی کرد و یەکەم بەرهەمم ساڵی 2006 لە موکریانی کە بڵاو بووە بەدوی ئەوەدا ئیدی من بەردەوام لە کاری وەرجێڕان بەردەوام بووم تا ئێستا زیاتر لە 45 کتێبم کردووەتە کوردی لە زمانی فارسیەوە کە ئەوی دەکرێت بڵێن لە هەمووان بارستایی بە بارستایی گەورەتر بوو بێ کۆبەرهەمەکەی ئانتوان چیخۆفە بەڵێ حەزم لێ بوو باسی ئەو بابەتەش بکەم کەی دەستت پێ کرد و چۆن بوو ئەوەی کۆژیانی بڵێن چیخۆف ئانتوان چیخۆف یەکێکە لە نووسەرە هەرە گەورەکانی رووسیا کاری بڵێن جیهانیش لەوەدا دەتوانم بڵێن چۆن کە کاریگەری لەسەر ڕەوتی چیرۆک نووسی لە ئاستی جیهاندا هەبووە بە تەمەنێکی زۆر کورت لە 43 ساڵیدا بە کۆچی دوایی کرد نەخۆش بوو من ساڵی 2016 کۆتاییەکانی 2016 دەستگای جەمال عیرفان دکتۆر تاها ڕەسوول داوای لێکردم ئەو کۆبەرهەمە کەمە کوردی دەستم پێکرد 4 بەرگ چیرۆکەکانیەتی بەرگی وە 600 لاپەڕێ و بەرگی وە 800 لاپەڕەیە 2 بەرگ شانۆنامەیە 3 بەرگ ئەو نامە گۆڕینەوەی لەگەڵ کەسایەتی و ئەکتەر و نووسەرەکانە بەرگێکیش سەفەرنامەیەکە بۆ دوورگەی ساخالین کە کردوویەتی چیخۆف لە ئاستی جیهاندا نووسەرێکی گەورەیە وەکی باسم کرد وەختی خۆی کاریگەری لەسەر ڕەوتی چیرۆک نووسی لە بەتایبەت لە نێو فەڕەنسیەکاندا هەبوو بەڵێ باشە کاتێک کە دەڵێن کتابێک یان پەرتووکەی کەسێکی گەورە دەخوێنێ مەسەڵەن هەر شاعیرێک بە باسی شاعرێکی کورد بکەن مەسەڵەن کتابەکەی دەخوێنێ زۆربەی شاعیرەکانیان هوسەرەکان باسی ئەوەی دەکەن کە ئەمنی پێش خوێندنی پەرتووکەکە و ئەمنی دوایگە خوێندنی پەرتووکەکە جەنابەت چۆن بوو پێشەوەی کە ئەو پەرتوویان بڵێن ژیانی ئەو نووسەرە گەورە وەرگێری و دوای دیارە من بەر لەوەی کە تەرجمەشی بکەمەوە چیرۆکەکانی چیخۆفم خوێندبووە بەهۆیەوەی کە بخۆم کاری ئەدەبی دەکەم و ئەدەبیاتیشم خوێندووە بەڵام لە دەستپێکەوە تا کۆتایی کە لە کۆبەرهەمەکەی چیخۆف بوومەوە دەبێ بڵم غروری نەتەوەییم زیاتر چوە سەرێ شانازیم زیاتر بە کوردبوونی خۆم و بە زمانەکەمەوە کرد کە زمانی کوردی توانیوێتی شان لە شانی زمانی نەتەوەیەکی وەکو ڕووس بدات و بتوانێ شاکارە گەورەکانی رووسیا کە بەو دوایانە شەڕ و ئاشتەکەی تۆلستۆیشم هەر کردوێتە کوردی بەڵام هێشتا چاپ نەبووە ئەمە توانیمان ئەو پەیامە بە ئەو کەسانە بگەێنین کە پیان وایە زمانی کوردی هیچی پێ ناکرێ و بێدەسەڵاتە و هەر زمانی شوانەوێڵە و شوانکارەیە نەخێر زمانی کوردی ئەوە تا توانیوێتی لە ینی یەکێک لە بەرهەمە هەرە گەورەکان یا بڵین بەرهەمی نووسەرێکی هەرە گەورەی جیهانی وەرجێڕێ بەبێ ئەوەی تووشی هیچ کەند و کۆسپێک بێت زۆر باشە مامۆستا ئێستا لەو کاتەدا بڵێن لە ساڵی 2021دا وەرجێران لە ئەدەبیاتی کوردیدا لە چه ئاستێکدا دەبینی؟ بەختەوەرانە
لە دوای نەوەتویەکەوە ئەڵبەت ئەمە ئەگەر دەوێت بگەڕینەوە بۆ پێشتر وەرجێڕان پێشتریش خۆناغی خۆی بڕی بوو پێشتر کەسانێکی وەکو مامۆستا هەژار و هێ من و قزڵزی و ئەوانە کاریان کردبوو لەو بوارەوە خانەی قوبادی پێشتر هەر کاری کردبوو لە 1970 تاکو 74 ئەو 4 ساڵە کە قۆناغێکی زێڕین بوو دیسان دواتریش هەریەکێتی نووسەرانی کورد هەتاکو و نەوەتویەک کاری زۆر باش کرابوو هەر لەو لە قۆناغی هەشتاکاندا ئەمە دەبینین مامۆستا شکور مستەفا مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە کاری زۆر گەورە و بە نرخ پێشکەشی بارگای ئەدەبیاتی کوردی و زمانی کوردی دەکەن بەڵام ئەو ڕەوتە کە دەستی پێکردووە هەتاکو 2020 قۆناغێکی زۆر باشی بڕیوە ئێمە توانیمانە لە بواری ئەدەبیات لە بواری فەلسەفا لە بواری کۆمەڵناسی لە بواری دەروونناسی لە هەموو بوارەکاندا دەتوانن بڵێن لە ساڵانی کۆنەوە بنگەهێکی باشیاندانا ئەوان بناغەدانێر ئێمە بناغەکەمان بناغەیەکی پتەوە بەڵام وەکی ئەرزم کردی ئێستا ئێمە لە ساڵی 2021دا دەتوانین بڵێن زمانی کوردی گەیشتووەتە ئاستی بڕوا بە خۆبوونیەکی تەواو بەرپەرسی هەموو ئەو کەسانەمان داوەتەوە کە وتیان زمانی کوردی زمانی زانست نییە زمانی فەلسەفە نییە ئەوە تا کتێبەکانی دکتۆر محەممەد کەماڵ و دکتۆر حەمید عەزیز فەلسەفەی غەربیان پێ وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی هیچ کێشەی نییە و بە باوەڕی خاوەنڕایەکی گەورەی وەکو دکتۆر ڕەهبەری مەحموود زادە ئەو کتێبانەی کە دکتۆر محەممەد کەماڵ لە ئەڵمانیەوە فەلسەفەی هیگڵ و ئەوانەی پێکردوێتە کوردی زۆر لە زمانە فارسیەکە ڕەساتر و باشتر پەیامەکەی دەگەیەنێ. زۆر باشە مامۆستا کاتێک کە پەرتووکێکی زمانی بیانی وەردەجێرە بۆ کوردی گرنگترە یان بڵێن کوردی وەرجێرە بۆ زمانێکی بیانی هەردووچیان گرنگە چونکە ئەمە لە پرۆسەی وەرجێڕاندا زیاد لەوەی کە ئەزموونی فکر و تەکنیکی نووسینی ئەوان دێنینە نێو زمانی کوردی و نێو کۆمەڵگەی کوردی و نێو بوارەکانی ڕووناکبیری کوردی هاوکات ئەگەر ئێمە بتوانین ئیخۆشمان وەرجێڕینە سەر زمانەکانی دیکە ئەدەبیات و زمان و کولتور و مێژووی خۆمان توانیوە بە میلەتانی دیکە بناسێنین خۆمان دەناسێن بەوان دەیبینێ ئێستا ینی باش کرایە یان هێشتا لە ئاستی پێویستدا نییە ئێمە ڕۆمانی زۆر باشمان هەیە ئەگەر چێ مامۆستاکە لەو ئاستەدانە دەزانی ئێمە ئەوانەی کە ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی دەزانن بەشێکیان کەمکاریان کردووە خەمێکی ئەو تۆیان لێ نەخواردووە ڕەنگە بە گرنگیان نەزانی بێ دەبتە گوناحی ئەوان بەڵێ بە تایبەتی مەسەلەن ئەو ساڵانە کتێبەکانی مامۆستا بەختیار عەلی کە کرانە ئاڵمانی ڕنگدانە و دەنگدانەوەیەکی هەوە لە نێو ئەدەبی جیهاندا پێشتر مەسەلەن کتێبەکەی دکتۆر قاسملو کوردستان و کورد لە هەشتاکان بە ئینگلیزی و چێکی و سلۆڤاکی و فەڕەنسی بڵاو بووەتەوە مەسەلەن پێشوازی لێ کراوە دەی باشە ئەتۆ ئەگەر ئەم ڕۆژ ئێمە ئەوانەی فەڕەنسی و عەرەبی و ئینگلیزی و تورکی و بە تایبەت تورکی دەزانن بتوانن هیممەتێک بکەن بۆ ئەو بوارە بە دڵنیاییەوە ئەدەبیاتی ئێمە لە ئاستی جیهاندا قسەی پێیە بۆ کردن ئێمە نووسەری گەورەمان هەیە ڕۆمان نووسی باشمان هەیە چیرۆک نووسی باشمان هەیە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە باشووری کوردی لە ئاستێکی زۆر باشدایە ئەدەبیاتی عەرەبی و ئەوان بەداخەوە من ئاگاداری ڕەوتی ئەدەبی لە باکوور و لە ڕۆژاوان نیم بەڵام لە ڕۆژهەڵات و لە باشووری کوردستان بەرهەمی زۆر بە پێزمان هەیە کە شیاوی ئەوەن وەرجێڕێنە سەر زمانەکانی دیکە وتەیەکی بابی ڕۆمانە کوردی کە ئەوها ناسراوە کە عەرەبێشەمەوە هەموو کات باسی ئەوەی دەکرد زیاتر لە نۆ زمانی دەزانی دەیگوت ئەمن دەتوانم بە کوردی بنووسم بەڵام ئەمن دەمەوەی خۆم و بڵێم ئەو دۆزەی کە هەمە بە وڵاتاکانی دیکە بیناسێنم بۆیە بەس بە زمانی ئەوان دەنووسم هەر ئەوەی کە ئەو بە ڕووسی نووسی بۆ خۆی کارێکی گەورە بوو ئێمە ئێستا بەشێکی زۆر لە کارەکانی ئەو هەموو کراونەتەوە کوردی و بەڵام بەر لە ئێمە ئەوانیش پەیامەکان وەرگرتووە ئێستا ئێمە لە نێو ئەدیبانی ڕۆژهەڵاتی کوردستان دکتۆر ئیبراهیمی یونسی ئەگەر ئێمە بیر و باوەڕە سیاسەکەی بەلاوە بنین کە کەسێکی چەپ بووە بەڵام لە ئاستی وەکو ئەدەبیات ڕۆمانەکانی 12 ڕۆمانی هەیە هەموو ڕۆمانەکانی باسی خەم و ئێش و ئازارەکانی میلەتی کوردن کە ئەمن ئێستا وەکو پرۆژە هەر 12 ڕۆمانەکەم بەدەستەوەی بۆ دەستگای جەماڵ عیرفانی دەکەمە کوردی ئەو بە فارسی نووسیونی
و توانیوێتی خەم و ئێش و ئازار و کولتور و مێژووی میلەتی کورد بە زمانی فارسی بە فارسەکان بناسێنێت. ئەویش بڵێن گاوێکی زۆر گەورە و گرنگە بۆ ملەتی کورد بە تایبەت. مامۆستا ئێستا خەریکی چی بێت گەلەو ئیشانە؟ من ڕۆژانە کاتەکانم هەمووی بە وەرجێڕان و خوێندنەوە و دیارە بەشێکیش لێرە لە خزمەت ڕۆژنامەی هەولێردام بۆ کاروباری زمانەوانی ئەوی دیکەی خەریکی وەرجێڕانم شەڕ و ئاشتی تۆلستۆی کە 4 بەرگە یەکێکە لە بە ئیلیا. چەند زمان دەزانی؟ من هەر فارسی کوردی دەزانم. هەر فارسی کوردی. بەداخەوە زمانی دیکەم بۆ نەڕەخساوە فێری بم بە ئیلیادەی سەردەم بە ناو بانگا ئەوەم کردوتە کوردی. ئێستا ئەو 12 ڕۆمانەی کاک ئیبراهیمی یونوسیم بەدەستەوەی کە 5یان تەواو بووە و ئەوانی دیکەی ماون ئەو جار بەردەوام لەگەڵ دەستگای مکریانی شەر هاوکاریم هەبووە کە بەداخەوە دەستگای مکریانی لە 2014ەوە ئیمکاناتی نییە. هیوا دەخوازم لێرەوە لایانی پەیوەندیدار بتوانن دەستی دەستگای مکریانی بگرن کە دەستگایەکی زۆر گرنگ بوو زۆر بەداخەوە کە ئێستا دەستگای مکریانی توانای ساڵانی پێش 2014 نەماوە. هیوادارم دەستی بگرن بیخەنەوە سەر پێ. ئەم دەستگایە بۆ کوردستان زۆر گرنگە. پەناگەی نووسەران و جێی هیوای نووسەرانی کورد بوو، جێ هیوای وەرجێڕەکانمان بوو. کاری زۆر باش و گرنگی دەکرد. من هیوادارم جارێکی دیکە بیخەنەوە سەر پێ و بەتین و گوڵی جاران ساڵانەی ئاخیری بەڕاستی ساڵی زۆر ناخۆش بوو. تێدا زۆربەی ئێش و ئازارەکانی کورد دووبارە بوونەوە بە لێبورینەوە. بەڵام هەز دەکەم ئەو ساڵە هەمووی دەگەڕێتەوە سەر پێی هەموو شتەکان باشتر دەبی. زۆر باشە. مامۆستا هیچ ئیشی نوێ بەڵاوت کردیتەوە یاننا؟ ئیشی تازەم 2 ڕۆما 3 کتێبم بڵاو بووەتەوە ئی تازە. ئەوانە باس لە چی دەکەن؟ پێش ئەوان کتێبێکم چاپی سێهەم کرایەوە ئێمیلی ژان ژاک ڕۆسۆ. یەکێک لەو کتێبانەیە کە پێویستە هەموو دایک و باوکێک بیخوێنەوە کە باسی پەروەردەی سروشتی منداڵ دەکا و بیرمەندان پێیان وایە نەوەی دووەمی شۆڕژێڕانی شۆڕشی فەڕەنسا لەسەر بنەمای ئەو کتێبە پەروەردە بوون و ئەو شۆڕشە گەورەیان خوڵقاند. کتێبێکی دیکە کە ناوەندی ڕۆشنبیری خانی لە سۆران چاپیان کرد کتێبی سیاست باس لە فەلسفەی سیاسی دەکا لە پێش کۆنفۆسیۆسەوە تا بەهاری عەرەبی. کتێبێکی زۆر تیۆریک و پڕە. یەکێکە لە سەرچاوە دەرسەکان لە زانکۆکانی تاران و تەنانەت لە چەند زانکۆیەکی دەرەوەش. ڕۆمانی ژنە نووسەرێکی ئێرانی بە ناوی مۆنیرۆ ڕەوانیپور بە ناوی قەرەجەکەی دەوری ئاگر کە دەستگای فێربوون چاپی کرد ئەوەش بۆم تەرجمەکردن. باشە مامۆستا چۆن ئەو بەرهەمانە هەڵدەبژێری لەسەر چێ شتێک هەڵدەبژێری تا کو بتوانیانی بڵێ ئەوە بەڕاستی ئەگەر وەرم گێرا بۆ زمانی کوردی خەڵکەکە دەتوانێت بخوێنێ و دەتوانێت استفادەیەکی لێ بکەیت. چۆن هەڵیان دەبژێری؟ ئەمە زۆر جار کتێبەکان ناوەندەکان دەیناسێنن. زۆر جار من کتێبەکە دەبینم ئەو کتێبە کتێبێکی باشە لە هەر بوارێکەوە. مەسەڵەن قەرەجەکەی دەوری ئاگر یەکێک لەو کتێبانەیە کە لە بواری تەکنیکی ڕۆمان نووسەوە بۆ ڕۆمان نووس و بۆ چیرۆک نووسی کورد پێویست بووە و ئەزموونەی هەبێ. ئەوەم تەرجمە کردووە. ئەو کتێبی سیاست هەر ناوی کتێبەکە جوایە کتێبی سیاست. ئەوە بۆ خۆیان پێشنیاریان کرد کتێبێکی زۆر پێویستە کە لە هەموو ئاستێکی تەمەنیشدا بیخوێنەوە تێی دەگەن وانێ بڵێ قورسا. ئەو دوای ئەو لۆلیتام کردە کوردی ئەویش کە چاپ بووە. لۆلیتا ئەویش وەکو یەکێک لە ئەزمونە گەورەکانی ڕۆمان نووسی لە ئاستی جیهاندا وەختی خۆی هەرایەکی گەورەشی لەسەر کەوتەوە چاپ بووە. زۆر باشە. کاتمان بەڕاستی زۆر کەم بوو. ئەگەر چەند لە باس لە ئیش بەرهەمەکانی جەنابەتکەن بەڕاستی کەسێکی سەرکەوتوون و نووسەرێکی زۆر بەتوانە ئیشی زۆری شت کردووە. حەز دەکەم بزانم کۆتا قسەت کاری نوێت بەرهەمی نوێت بە تەمای چیت بۆمان باس لێک. وڵا ئەو ڕۆمانانەی کاکبرامی یونوسی کە تەواو بێ حەز دەکەم پرۆژەیەکی تایبەتی دیکەم بەدەستەوە بێ. جا ئەوە
تازە من حەزم لە کۆبەرهەمی یەک نووسەرە مەسەلەن کۆبەرهەمی کافکا بێ کامۆ بێ یەکێک لە نووسەرە گەورەکان زیاتر هەوڵی ئەوەی بدەین ویدی تازە من بە وردە کتێبان داناکەوە بەڵێ شتێکی زۆر باشە بەڕاستی و کارێکی زۆر پیرۆزیشە بە هیوای ئەوەن کە بڵێن کاری وەرگێران لەناو ئەدەبیاتی کوردی زیات و زیاد ببین درێوەکو جەنابەت چۆن دەستپێکی باس لێ کرد کە ئێمە بتوانن ئازار و نەخۆشی خۆمان بۆ خەڵکانە بیگەێنن کە بەڕاستی بتوانن ئەوانش لە ئێمە تێبگەن زۆر زۆر سپاسی جەنابەت کرد دەکەم کە ئەوڕۆ لەگەڵ ئێمەدا سەربەخۆی کوردستان ببینین زارەوە ئاواتی هەمومان ئاواتی هەموو کەسێکە بەڕاستی هەموو جارباسی ئەومان کردە کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش بڵێن کوردستانی گەورەوەکو جاران چۆن دەگۆترا ئەو وشەی چار پارچە نەبوو ئێستا دەزرا کوردستانی گەورە زۆر سپاس بەلێ بینەران بێویشوی ژێم گەشتونە دۆماهیکە پرۆگرامە خۆ بەلێ ئەس بەری ئەس بێژم بخاترەوە دۆماهیکی پرۆگرامی بێنم دەبێژم ڕحی هەموو شەهیدن هەڵەبجە شەهیدان کوردستانی شاد بیتن و بخاترەوە